سڵاو ڕێز و خۆشەویستین بینەران و بیسەران بەخێر بێن بۆ ئەڵلقەی ژمارە 315 ژیری ئەمڕۆ 23 هەفتە ئێوارەی پێنجشەمەیە. هیوادارم تەندروستیان باش بێ. تۆنێک شتە ئامادەیە بەڕاستی بگرە لە فیفا نوێیەکی کە نرخی $150 تاوەکو $150 نرخی بەرزدەوتەوە تاوەکۆی پلەیستەیشن تقریبان بەڵگەیەکی داناوە کە هۆکار چییە بە شێوەکان وازدە دیسک دەهێنێ و مایکرۆسۆفتی چەند هەنگاوێکی دیکەی ناوە کە نازان بەدڵتان دەبێ یا خۆت نا بابەت زۆرە هەواڵ زۆرە. داگرتنی دگمە لایک و سبسکرایب باشترین سپۆرتە بۆ چەناڵی ژیر و لە بیر نەکەن کۆپیەک لە یاری GTA6 دەدەینە بینەرانی چەناڵی ژیر زۆرمان نەماوە بە داگرتنی دگمە لایک سبسکرایب و کۆمنتێک ناوتان دەستە ناو تیر و پشک بادەست پێ بکەین. دەربارەی نرخی یاریەکان لەم هەفتەیە لە All for Rest بەم شێوازەیە. یاری Resident Evil Village هەرزانتی نرخی تەنیا 8,000 دینارە. Battlefield 6 تەنیا 25,000 دینار دەتوانی وەری بگریت. Resident Evil Remake Trilogy هەر سێ یاری Resident Evil 2, 3, 4 لە خۆ دەگریت تەنیا بە 25,000 دینار. FC Diablo 4 Age of Hatred Collection کە DLC کانیش لەگەڵا یاخود DLC لەگەڵا 45,000 توانی وەری بگریت. Resident Evil بە تەنیا بە 8,000 دینارە. Call of Duty Black Ops 1 بە DLC-کەوە بە یەک مانجی Essential تەنیا 15,000 دینارە. FC 26 بە 15,000 دینارە. Call of Duty Black Ops 2 تەنیا 15,000 دینارە بە مانگێکیش Essentialەوە مانگەش بە خۆڕایی توانێت بە خۆ تاقیکەیتەوە. جگە لە بەش یاری FC 27 ئەگرێت پریۆردەری بکەیت بگومان بە All for Rest برێ یەکسەر لە بۆت پریۆردەری دەکەن وەرەتوانی وەری بگرین. سپاس بۆ All for Rest بۆ سپۆنسەریکردنی مەڵقەی پرۆگرامی 01 ژیری. گەورەترین یارانەی لە هەفتەی ڕابردوو ئەم هەفتەیە بڵاو دەکرێنەوە تقریبان زۆرن بەڵام دوو یاری تقریبان یوێ باسییان بکەم. سپلاتون ڕیدرز بۆ کەسانێتی دۆ سویچریان هەیە بە نمرەی 81 بڵاو کرایەوە یاریێکە لە ناو جیهانی سپلاتون ئەوەی کە یارێکی نیمچە بچووکە کەوا تۆ لە ڕگەی ڕەنگکردنی زەویەوە یاری دەکەی بۆ هەموو تەمەنێکە وەتەم زیاتر بە منداڵانە بەڵام هەموو تەمەنێتانە بیکە و یاریێک گەورە و زەبەلاحەکەی ئێکسبۆکس هەیڵۆ کامپین ئیڤۆڵڤ یەکەم یاری هیلۆیە لە مێژوودا بڵاو کراوەوە ئێستا ڕیمەی کراوەوە وە لەسەر پلەیستەیشن 5 بۆ یەکەم جار لە مێژوودا بڵاو کراوەوە تا ئێستا یاریە توانێت سەر پلەیستەیشن 5 بیکەی جگە لەوەی کە لەسەر گەیم پاس و ئێکسبۆکس و ئەوانش بەردەستە لەسەر PC بەردەستە ڕەخنەگران 80 پێداوە واتە نمرە باشەکانە یارێکی مێژوویە یارێکی بەناو بانگە این کاری ناکرێ من خۆم زۆر کەفم بە هێڵۆی دێ ئەگەر پلەیستەیشن تێوتاوە ئێستا چانسی هێڵۆت نەبە بیکەی پێم وابی ئێستا کاتێتی دەتوان ئەنجامی بدەم. بێمە سەر یاریەکانی پڵاس چەند یاریەک ئێستا حالیان بەردەستە نمونە توان یاریەکەی ئەڤەتار بکەیت بۆ کەسانی ئەکسترا پریمیەمیان هەیە یاخود یاریەکەی سیمولیشنەکەی ئاگر کوژێنەرەوە ڕایز ئۆف ڕۆنینش بەردەستە توان بیکەیت وەگەر گەیم پاس دێ چەند یاریەک ئاشکرا کرا کە هەندێکیان بەردەستە هەندێکیش لە ماوەیەکی نزیک دێ نمونە یاری شیفت ئۆف میدنایت یاریی ترسناکە هێڵزاس یارەکی پار و پێرار بڵاوکرایەوە پار وەبزان بڵاوکرای یاریی ئۆپن وۆڵدی ستایلێکی سۆڵسا بەڵام هیچ شتێک پێناڵەت تۆ دەبێت لە جیهانەکە بسرەتەوەشە دۆزدۆ گەیمپلێکی سەرنجاکشیە هەیڵۆ تازە باسم کرد لەسەر گەیم پاس ئێستا حالیان پێماوی پەردەستە مسفۆڵ هەنتەر کرۆسیر کۆف لەگەڵ یاریەک بەناوی هێرەتیک و هێڤن لەگەڵ بیست ئۆف ریکارنیشن کە برارە لەمانچی هەشت بڵاو کردەوە یاریی زۆر چاوەڕوان کراوە لەلای من لەسەر گەیم پاسی ڕۆژی یەکەم. ئۆکی بێسەر هەواڵەکانی ئێکسبۆکس و هەفتەی ڕابردوو هە بەرنامەم ڕێکۆردم تاوا کرد مۆنتاژم تاوا کرد خەریکی سۆشیال میدیا بم بزانم چییە یەکسەر بەتێزدا چی بڵاو کردەوە هەواڵێکی گەورە و زەبەلاحی بڵاو کردەوە لەسەرەوەی کە خەریکی چین بەتێزدا زۆر قسەی کرد بە تایبەتی ئێلدە سکرۆڵسی نوێ فاڵاوتی نوێ هەندێک دەڵێن هۆکاری بڵاوکردنەوەی ئەم جۆرە قسانە بۆ ئەوە دەگرێتەوە کە مایکرۆسۆفت 1600 کارمەندەر کردیا و بەشێک لە 1600 کارمەندا لە ناو زێنە ماکسی و ستودیۆکانی بەتێزدار نەفەری تێدا بووە زەختێکی زۆریان لەسەرە تەنانەت بەڕێوەبەری نوێی ئێکسبۆکس ڕاگەیاندووە کە ئەوان ئێستا کارتەنیا لەسەر فرانچایز و یاریەک زەبەلاحەکانی خۆیان دەکەن هاوشەوەی Call of Duty, Fallout, Elder Scrolls واتە یاریە زەبەلاحەکانیان کە بەتێزدا بگومان پشتی شێری و بەردەکەوێت دوای Call of Duty زۆرترین IP گەورە زەبەلاحی هەیە لەناو مایکرۆسۆفتی پێم وایە بڵاوکردنەوەی ئەو هەموو ڕاگەیەنراوە کە ئێستا باس دەکەم زۆر یاریان ئاشکرا کرد بۆ ئەوی دەگەڕێت تەنیا بە وێنەیەک یاخود بە تێکستێک بڵاویان کردەوە کارەکە بۆی دەگرێتەوە دایانەوەی بەڕێوەبەرنوویەکی ئێکسبۆکس دڵنیا بکەن لەوەی کە بەڵێ ئەوان کار لە سەشکی نوێ دەکەن بەڵام پێویستیان بەکاتە نمونە تۆت هاوارد نووسینێکی دوور دقیق و پامێک و ئیمێڵێکی دوورجێژی بڵاو کردەوە لە ئۆنلاین لەسەر ئەلدەر سکرۆڵسی 6 بەتێزدا بە فەرمی ڕاگەیاند کە بەڵێ یاریەکە ئێستا حالێن لە فول پرۆدەکشنە و ئێستا ئەو یاریەکەوە زۆرترین کارمەندانی بەتێزدا و زێنە ماکس کاری لەسەر دەکەن هێشتا هیچ بەروارێکمان نییە بێگومان بۆ بڵاو بنەوە خۆی یاریەکە 10 ساڵ پێش ئێستا بە شێوەی تڕۆگەرێک ئاشکرا کرا بەڵام دەمانزانی
کاری لەسەر ناکەن ئێستا بە فەرمی لە دوای دەتوان بڵێم لە دوای دەنگۆیەکان وابوون لە دوای بە ستارفیلدی بە فەرمی شتە بواری بەرەمێنان ئێستا حالیان دەڵێم لە فول پرۆداکشنە و دەڵێ سکایریم 65 میلیۆن کۆپی لێ فرۆشاوەتە یاری ڕابردووی ئەلدەر سکرۆڵز ئەم جارە بە دوای 15 ساڵێک دایانەوێت یەکێ لە گەورەترین یاریەکان دروست بکەن لە مێژووی بەتێزدا و شتانە هێشتا زۆری لەسەر نازانین باسی سەردەمێک دەکەم ڕاستە خۆ پەیوەندی بە سکایریم و یاریەکانی پێشووی بە ئەلدەر سکرۆڵزی هەیە خودنام چەند کەس کاری لەسەر کردووە تەنیا دەڵێ لە ڕێگەی ئینجینی کریشن ئینجین 3 کە ئینجینێکە بەڕاستی گەیمەران زۆر کەیفیان پێ نایە بەم نیشەوە لەبەر کێشە مەشاکلی زۆرە بەڵام لامان کاتدا کۆرکێکی هەیەکەوە گەیمەران کەیفیان پێ دێ ئەویش مۆدەکانە بە ئاسانی لەسەری کار دەکەم مهم ئەوە ئەلدەر سکرۆڵز ئێستا حالیان لە فول پرۆداکشنە یاری داهاتووی بەتێزدایە بەڵام جگەلەوە بە فەرمی ڕایانگەاند کە بەڵێ کار لەسەر فۆڵاوتی 5 دەکەن بەڵام دەڵێ لە پری پرۆداکشنەوەتە ئامادەکاری دەکەن لە بۆ ئەوەی کاتێ ئامادەکاری دەکەن لە بۆ بەرەمێنان واتە کاتی ئەلدەر سکرۆڵزیان بڵاو کردەوە اینجا فۆڵاوت 5 لەستە فول پرۆداکشن واتەوە کاتێکی یەک گجار زۆر لەوانێ 10 ساڵ بخیانێ بە بڕای من 10 ساڵ دیکە لەوانێ یاریان نەبینین بڵاوکردنەوەکەی 10 ساڵ نەک بەرەمێنان لەوانێ 5 ساڵی دیکە ئەلدەر سکرۆڵز بە فەرمی بڵاوکرابیتەوە تاوە 5 ساڵێکە دەست بە بەرەمێنانی هەوەی بکەن بەڵام هیچ قسەیەکمان نیە لەسەر بڵاوبوونەوەی شتانە لەسەر یاریەکانی دیکەی فۆڵاوتی تۆ هاوەر دەڵێ فۆڵاوتی 76 ئاخریی ئەکسپانشنێکی نوێنە بە ناوی ڕێڤن ڕۆک کە باسی چیرۆکێکە پریکۆڵە لە بۆ فۆڵاوتی 3 وەرە فۆڵاوتی 3 لەگەڵ فۆڵاوتی نیو ڤێگاس کە دوو لە خۆشەویستترین یاریەکانی فۆڵاوتن وای کردو فۆڵاوت بەم شێوازە بەناو بانگبی دەڵێ بە فەرمی لە بەرەمێنان لە بۆ ڕیماستەرکردنەوەی و بەرواری بڵاوکردنەوەمان نییە بەڵام دەزانین کە نیو ڤێگاس لەوانەیە لەلایەن ئۆبسیدیان کاری لەسەر بکرێت فۆڵاوتی 4 زیاتر لە 35 میلیۆن کۆپی لە فرۆشاوە ڕایانگەیان وتیان یادی 10 ساڵەشی یادی 30 ساڵی فۆڵاوتش دەکەین لە ساڵی داهاتوو ئەتام ساڵی شتێکی وان ناکەن سە فۆڵات بەڵام ساڵی داهاتوو دەکەن و ڕایانگەیان کە فۆڵاوتی تیڤی شۆیەکە سیزنی 2 زیاتر لە دەکاندیدی لە بۆ خەڵاتەکانی ئێمی کە ئۆسکاری زنجیرە تەلەڤیزیۆنیەکانە وەرگرتووە و دەڵێ لە ئێستاوە وەرزی سێمیش لە بەرەمێنانە ساڵی داهاتوو فۆڵاوتی یادی 30 ساڵی فۆڵاوت دەکەنەوە لە شاری واشنگتن پایتەختی ئەمریکا دەڵێ لەوێندەر زۆر شتەی ئەلانی کرد لەوانەیە لەوێندەر تۆزێک زانیاری لەسەر فۆڵاوتە نوێیەکانەوە ئەکید یەکەن ترێلەر شتیش لە بۆ فۆڵاوتە ڕیماستەرەکان دەبینین بێنە سە ستارفیلدی هەندێک قسەی بچووکیان کرد لەسەر ستارفیلد زۆریان نەوتنیا وتیان 7 میلیۆن پلێری هەیە پلێری هەبووە نزیکەی ملیارێک کاژمێر خەڵک چۆتە ناوی دەڵێ هێشتا کار لەسەر ئەکسپانشنێکی نوێ دەکەن بە ناوی ستاربۆرن لە بۆ ساڵی داهاتوو و دەڵێت چ لە سەدی ئەو کەسانێک کە ستارفیلد دەکەن دەڵێ شتیان دروست کردوێت بە مۆد بێت بە توول بێت لەناو ستارفیلد شتیان دروست کردووە دەڵێ هەردوو یاری ئەلدەر سکرۆڵزی 6 و فۆڵاوتی 5 بە کریشن ئینجین 3 دروست دەکرێت پلەتفۆرمە نوێیەکیان ئینجینە نوێیەکیان دەڵێ لە ستارفیلدی ڕای تۆزێک بەقوەتریان کردۆشتانە وەروە زێنەماکسی ئۆنلاین ستودیۆیەکەشیان بە فەرمی ڕایانگەیان دووەکەوە ئەستا لێستاوە کار لەسەر ئەلدەر سکرۆڵزی 6 دەکەن واتە هەموو قوت و تااقەتی خۆیان بەکاردێنن لە بۆ فۆڵاوتی یاخود ئەلدەر سکرۆڵزی داهاتوو دڵخۆشم بۆ شتانە بەڕاستی بە تایبەتی ئەوەی ئۆبسیدیان کە دەڵێ خەریکی یاریی نوێی فۆڵاوتە لەگەڵ ئەوەی کە ڕیماستەرەکان ڕێگایە دڵخۆشم بۆ شتانە بەڵام گەیمەران دەزاننکەوە ئەو شتانە تەنیا لەبەر خاتری ئەوەیەکەوە بەڕێبەرە نوێیەکەی ئێکسبۆکس لیان ڕازی بێ ئێکسبۆکس کێشەیەکی هەیە بەڕاستی زۆر قسە دەکات یعنی زۆر شتی ئەلان دەکەن لەماوەی چەند مانگێک تۆنێک معلوماتیان لە بەخڵ کرد کە شتێکی باشە بەلایەنێک بەڵام دەکرێت قسەش نەکەی وەکو ڕۆکستار خۆت بێدەنکەی چەندین ساڵ اینجا یەک ترێلەر یەک تیزەر یەک تێکستی بچوو بڵاوکەیتەوە گێمەران هاان دەدەیتەوە بەنهێنی کار دەکەی لە باگراوند بەڵام شتێکی بەسوودت هەبێ قسەیستەکەس ئەو هەمۆشتە باسییان کرد بەسیترین شت ینی بەسوودترین شت کە باسییان کردبێت دووشتە فۆڵاوتی 3 و نیو ڤێگاس ڕیماستەر دەکرێتەوە بەڵام هیچ بەروارێک و ترێلەرێک و وێنەیەکمان نییە ئۆلدەر سکرۆڵزی 6 لە بەرەمێنان ئێستا کە دەمانزانی فۆڵاوتی 5 دەڵێ لە سەرەتای بەرەمێنانی ئەوشمان دەزانانی شتێکی وان نییە بەڵام ئێکسبۆکس زۆر قسە دەکەم هیوادارە مەکو سۆنی تۆزێک بێنەکتر بێ کاتشتێکی بەقوت بە مانەداری هەبێ ئەو کاتە قسە بکە پێشوازەکان لێ باشتر بەڵام بێنە سەر پرۆگرامێکی دیکە کە ئێکسبۆکس لەم هەفتەیە ئەم پرۆگرامی شاکرد بە ناوی ئێکسبۆکس باکوەرد کۆمپاتیبڵیتی ئۆن PC یارە کۆنەکانی OG ئێکسبۆکس یاخود ئێکسبۆکس ڕەسەن دەخەنە سەر PC جا چوار یاریان ناشرا کردووە کە دەتوانانی بە شێوێکی جیاواز ستاندەڵۆن بیان کڕین یاخود دێنە سەر گەیم پاس دەتوانین لێ داڵۆن یان بکەین کە یاریەکان ئۆکەینە بلینکس تایمر سویپەر کۆنکەر لایڤ و ریلۆدت لەگەڵ کریمزن سکایز های ڕۆد تو ڕڤنج لەگەڵ یاری فیوژن فرنزی من هیچ کام لەو یاریانم نەکردووە بەڵام یاری کۆنن ئەو کەسانی کەیفیان پێدێم بە چوار
4000 ڕێزەلوشنی بەرزتر لەسەر پیسی بەردەستم بەڵام پێم وابێت تەنیا 30 فرێم دەبن ناکرێن 6 لە بەرەوەی هەمان یاری کۆنەکان پۆرت کراون و ئەگەر یاریەکە لەسەر ئێکسبۆکس هەیە دەتوانین ڕاستەخۆ لە ڕێگەی پرۆگرامی ئێکسبۆکس پلەی ئەنیوێر ڕاستەخۆ لەسەر پیسی وەری بگری بەبێ پارە بدەیت کەشتێکی زۆر باشە جگە لەوە لەسەر کلااود بەردەست دەبێت جگە لەگەڵ گیم پاس و لەگەڵ لانچەری ئێکسبۆکس و ئەوانە توانین بیان کڕین پێم وانە بێتە سەر ستیمی بەڵام دەسەر هاندهێڵ و ئەوانەش بێگومان کار دەگەڵ پێویست بە کۆمپیوتەرێکی باقۆت نییە بەڕاستی بۆ ئەنجامدانی ئەم یاریانە بێمە سەر خەبەرێکی دیکەکەوە ئێکسبۆکس هێشتا دوو دڵە و دڵنیانە و ئۆکەی نەداوە بە یەکجارەچی کە یاریەکان ئەکسکلوسیڤ دەکات یاخۆ لەسەر پلەیستەیشنی بڵاوی دەکاتەوە لەم هەفتەیە مات بوتی کە چیف کۆنتنت ئۆفیسەرە یاخود بەڕێوەبەری کۆنتنتە ینی کۆنتنت وەتە بەرهەمەکانی ئێکسبۆکسە لەم هەفتەیە ڕایگەیاندکەوە دەڵێ I recognize that this approach is not obvious to all players and we are committed to making this clearer. وڵی هێشتا ئەمە دەزانین کە ئەم ڕێگایی هەڵمان بژاردووە لە بۆ یاریزانەکانمان پلەیەرەکانمان گەیمەرەکانمان زۆر ڕوون نییە و دەڵێ ئێمە لە پابندیم بەوەی تۆزێک سارەتری بکەینەوە بەڵام هێشتا بڕیاری کۆتاییمان نەداوە کە لەسەرەوەی چی یارێک دێتە سەر پلەیستەیشنی چی یارێک لەسەر ئێکسبۆکسی و ئێکسکلوسیڤ دەمێنێتەوە نمونە دەزانکەوە یاری Gears of War E-Day لەگەڵ Clockwork Revolution دوو یاری نوێی ئێکسبۆکسن بە تایبەتی لەسەر Xbox Series X و S بڵاو دەکردنە نایەنە سەر پلەیستەیشن دێنە سەر PC بەڵام نایەنە سەر پلەیستەیشن بەڵام پێشتر وتیان Gears of War E-Day دێت سەر پلەیستەیشن تەنان تڕۆیەرێکمان بینی کە لۆگۆی پلەیستەیشنی لەسەر بوو بەڵام ئێکسبۆکس دیلێتی کرد و پێشتر داون هەرگیز هەیڵۆ نایەت سەر پلەیستەیشن هاتە سەر پلەیستەیشن و ئێستا هاتە سەر پلەیستەیشن بەردەستە فۆرزا هات گیرزە بەشە کۆنەکانی گیرس هات بەڵام ئەمەیان نایە بە پێی قسەکانی مایکرۆسۆفت بەڵام ئایا ستێت نووسۆنەوەتە لەسەر بەرد نووسراوە یان تا هێشتا گۆڕانکاری دەکرێن ماتبوتی دەڵێ هێشتا خەریکین واتە هێشتا بڕیاری کۆتاییمان نەداوە و بە بڕای منیش بڕیاری کۆتاییان پێ نادرێت لەبەرەوەی زۆر بڕیاریاندا لە ماوەی ساڵی ڕابردوو لە زۆربەی پاشکەس بوونەوە تەنها لە استراتیژی خۆیان 10 ساڵی ڕابردووی فیل سپنسەری پاشگەز بوونەوە ئەما چیە لی پاشگەز نەبنەوە بۆیە زۆر سیخەم بە ئەکسبۆکسی نییە کە لەو قسەی پاشگەز دەتوی یاخودە نمونە یاری فۆرزا هۆرایزن 6 کە یاریە زەبەلاح و گەورەکەی ئەکسبۆکسە هاتە سەر پلەیستەیشن 5 یاخود دێتە سەر پلەیستەیشن 5 بەڵکو ئاشکرا کرد لە پلەیستەیشن 5 بەڵام هێشتا نایەتەوە بەڵام دێ لەوەی پەشیمان نەبووینەوە ساو بزانین چ ڕوودەدات لە داهات بێ بەسەر هەواڵەکانی پلەیستەیشن و خەبەرێک هەیەکەوە ماسکە پتێڵە یەکێکە لەو مات پسکتێڵە یەکێکە لەو کەسایەتیانەی ناو جیهانی ڤیدیۆگەیم کەەوە بەردەوام ئاماری ڕاستەقینەی ڤیدیۆگەیم بڵاو دەکاتەوە جیهانی ڤیدیۆگەیم بڵاو دەکاتەوە نوێترین ئاماری خۆی لەسەر بابەتی فرۆشتنی یاریەکان بە شێوەی دیسک و دیجیتال بڵاو کردەوە کە بەڕاستی زۆر دڵخۆشکار نییە بۆ کەسانی کە یاریەکان بە دیسک دەکڕن نمونە پسکتێڵە لە وێبسایتی سەرکانە کار دەکات یاخود لە ڕێکخراوی سەرکانە کار دەکات کە کاریان تەنیا ئاماری بابەتە ئۆنلاین و دیجیتال و فیزیکەڵەکانی جیهانی تەرفیهیە نوێترین ئامار بڵاویان کرد دەڵێت تەنیا دوو یاری پلەیستەیشن هەیە کە زیاتر لە 10,000 کۆپیان لێ فرۆشاوە لە ئەمریکا لە هەفتەی ڕابردوو تەنیا 7 یاریشمان هەیە کەەوە 100,000 کۆپیان لێ فرۆشاوە لە ساڵی 2026 تاواکوێستا کە بەڕاستی زۆر کەمە مەسەن دەزانین کەوا لە 2026 ملیۆنان کۆپی لە یاریەکان ملیۆنان کۆپی لە یاریەکان لەسەر پلەیستەیشن فرۆشاوە ملیۆنان کۆپی تەنیا 100,000 بە شێوەی دیسک بوو مجابن سەرەتا خوێنمەوە بزانین دەڵێ هەردانەی 100,000 فرۆشاوە دەڵێ نەخێڵ بە 7 یاری لەم ساڵ ئینجا 100,000 کۆپی لەم یاریانە بە شێوەی دیسک لە ئەمریکا فرۆشاوە ئەسەن دەزانین کەەوە بازاری ئەمریکی زیاتر دیجیتاڵە دەزانین کەەوە لە جیهان زیاتر مەسەرەن فیزیکاڵە بەهۆی ئەوەی لە هەموو وڵاتەکان پلەیستەیشن ستۆری خۆینە نمونە لە عێراق ستۆری نییە بە شێوەی دیجیتاڵی بیکڕین ئێمە ئەکاونتی ئەمریکی بەکاردێنین بەڵام ئەگەر تۆ ئەکاونتی ئەمریکی بەکارنێنی یاخۆ دیارەکان بە ئەکاون نەکڕی ناچاری بە دیسک بیان کڕی مەسەن زۆر وڵاتمان هەست 330 وڵات هەیە کە سۆنی ستۆری لێ نییە یاریەکان لێ بە دیسک بەناو باکتر بەگشتی لە جیهان زیاتر لەوەی لە ئەمریکا هەبێ بەس مهم تەنیا 100,000 کۆپی بەڕاستی زۆر کەمە ئەمەش دەرخەری ئەوەیە کەوا گەیمەران کاتی ڕەخنە لە شتێک دەگرن ژمارەیان کەمە بەڵام دەنجیان بەرزە لە ئۆنلاین لە سوشەل میدیا کاردانەوەکان زۆرن بەڵام ژمارەیان کەمە مثلا ملیۆنان کۆپی بە ئۆنلاین بفرۆشێ 100,000 دانەمان هەبی تاواکوێستە لە ماوەی 7 مانگ ڕابردوو بە دیسک فرۆشای بەڕاستی ئەوەیە کە یەک کەلۆ بڕیارانە کە سۆنی دایتیوە سۆنی قازانجی گەورە لە بڕێتەکە من ناڵێم ئەو 100,000 گرنگ نییە بگومان زۆر گرنگە بگومان لە هەموو جیهان لێک دێنە لانێ بگاتە ملیۆنێک کۆپی بەڵام هەرکەمە
زۆر 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 کەمە و کاردانەوەیکی گەورەشی بێگومان لە جیهان دروست کردووە باوەڕش ناکەم سۆنی لە بڕیاری پەشیمام تۆ لەبەرەوەی بێنە سەر خەبەرێکی دیکەکەوە کارمەندێکی پێشووی کۆمپانیای سۆنی کە لە ستودیۆ سانتا مۆنیکا کار دەکرد ئەلەینا پیرس کە هەم یوتیوبەر ئێستا ئەو کەسایەتێکی ناو جیهانی ڤیدیۆگەیم لەوانەیە بیناسن لە مەفتەیە چەند کۆمنتێکی بڵاو کردەوە دەڵێ قسەم لەگەڵ کارمەندەکانی پلەیستەیشن کردووە و ئەوان پێیان وتوم کەوا سۆنی ئەمری پێکردوون بە هیچ شێوەیەک کۆمنت بە شێوەی ئۆنلاین بە شێوەی نهێنی و قسەکردن بە هیچ شێوەیەک لە سوشەڵ میدیا باسی بڕیارەکەی سۆنی نەکەن و دەڵێ سۆنی لەم بڕیارە پەشیمان نابێتەوە کە تی دیکە یاریەکان بە شێوەی دیسک بڵاو ناکاتەوە لە سەرەتای 2028 ئاڵانا پیرس دەڵێ سۆنی نامەیەکی بۆ کارمەندەکانی پلەیستەیشن ناردووە زۆر زۆر بە توندی پێی وتن بە هیچ شێوەیەک بۆتان نییە لە سوشەڵ میدیا باسی ئەوە بکەن کە سۆنی بۆچی ئەم بڕیاری دەرکردووە یاخود لەبەر چەند بڕیار دەرکردو یان پەشیمان یا پەشیمان نابنەوە بە هیچ شێوەیەک نابی باسی و بابەتە بکرێ لە سوشەڵ میدیای خۆیان و لە مقابلات و لە هیچ شتێک دەڵێ ئەمانە زۆر برادەر من بۆیە منیان وتووە بەڵام بێوی نایە ناشا بکە بێگومان ئاڵانا پیرس نووسەرێک یەکە لە نووسرانەی کاری لەسەر گاڕۆڤار لاوفەی کردووە بەڵام ئێستا خۆی لە سۆنی نماوە یوتیوبەرە بەڵام دەڵێ قسەم لەگەڵ چەند کەسێک کردووە کە مە قسەکەیان بووە دەڵێ تەنانەت دەڵێ ئاڵانە دەڵێ کارمەندەکانی سۆنی پێیان وتووە سۆنی دەیزانی بەم شێوەیە کاردانەوەیکی زۆر نێگەتیفی دەبێت بەڵام هەر بەردەوام مصر دەبن لەسەر ئەم کارە لە بەرەوەی پێیان وایە ژمارەی گەیمەرانی دیسک لە کەمبوونەوەی زۆر زۆر کەم بۆ تۆ کە تازە ژمارەکەمان بینی لە 7 مانگی ڕابردوو تەنیا 100,000 کۆپی بە شێوەی دیسک لە ئەمریکا فرۆشراوە یاریەکانی ئەو یاریانی کە سە پلەیستەیشن بڵاوکراونەتەوە نەک یاریەکانی پلەیستەیشن بەگشتی هەموو یاریەکان کە لە پلەیستەیشن بڵاوکراونەوە بۆیە سۆنی دەڵێ باوەڕ ناکەم سۆنی لەم بڕیاری پەشیمان بێتەوە لە بەرەوەی سۆنی دەڵێ ئیدی کۆتایی بە دیسک دەهێنرێ و داهاتوو تەنیا دیجیتەڵەوە دەڵێ ئێستا زیاتر لە 95 لە سەدی فرۆشی یاریەکان لەسەر پلەیستەیشن دیجیتەڵە 99 لە سەدی لەسەر ئێکسبۆکس دیجیتەڵە واتە تەنیا لەوە 5% سۆنی ئەو هەموو هەڵا بەزمەی ناکە و هیچی کۆتایی پێدێنێ کە بەداخەوە بەڕاستی چکە من حەز دەکەم یاریەکان بە دیسکەر بەردەست بێ بۆ ئەوەی ئەو کەسانەی یانێ فول پرایس بەیارش دیجیتاڵی بدەن بۆ خۆیان بتوانن یاریەکان بە شێوەی دیسکەر بکڕن چکە باشترین ڕێگەیە بەڕاستی بەڵام خەتایەکە لە ئێمەیە لە گەیمەرانە کە ئێمە وەمان کرد دیجیتاڵی ببێتە شت ئەگەر نام با دیسک یاریەکانمان کڕیمە من یەک نۆ کەسانی کە خەتابارم وەزعەکە بەو شێوەیە داهات بێمە سەر دوو وێنەی نوێ لە بۆ یاری وولڤرین بڵاوکراوەتەوە کە شێوەی وولڤرین پیشان دەدا ئینسۆمنیاک بڵاوی کردێتەوە کاتێکە بەشداریان لە ساندیاگۆ کۆمەکانی ساندیاگۆ کرد لە مەفتەیە وێستا حالێن لەوێنە کە کلۆسەپێکن لە شێوەی مرۆڤیەکەی لۆگن پیشان دەدەن یاخود وولڤرین پیشان دەدەن کە بەڕاستی زۆر زۆر ئینسۆمنیا چییە نازانم لەو قسەی من تێدەگەن یاخود نا مەسەلەن دەزان کاتی خۆی شێوەی سپایرمان چۆن بوو دواتر شێوەی سپایرمانیان ئەپدەیت کردەوە کە بەڕاستی گەیمەرێکی یەک جار زۆر بە منیشەوە تووڕە کرد شێوەی گۆڕین و ئێستا مەشیان بە شێوەیەکەکە ناڵێم سەرنجڕا توێژ نییە بەڵام زۆر کارتونیە مەسەلەن زۆر واقعی نییە و کارتونیەکە دەتێدەکەم ئینسۆمنیاچ دێوی یاریەکانی لە بۆ منداڵانش بەردەست بەڵام ئەم یاریە بۆ سەروی 18 ساڵانە بەر پڕخوێنە نازانم ئینسۆمنیاک لەگەڵ زۆر کەیفم بە ئینسۆمنیاچی نیە لە ڕووی دیزاینی دومچاو گەیم پلەی شتیان بێگومان 100% نازدارە بەڵام تاوەکو ئێستا وولڤرینە شێوەکەیم زۆر بەدڵنەوە و ئینسۆمنیاک ئێستا حالێن لە کۆمەکانی ساندیاگۆ بەشدارن و هەیکەلێکی فرویدی گەورەشیان لەسەر شەقامەکەی داناوە باڵەخانەی ساندیاگۆ لەسەر باڵەخانەکەی کۆمیکۆنی ساندیاگۆ داناوە کە ڕکلامێکی گەورەیە لە سەیەکی جانەتەکانی جیهانی وولڤرینە شتێکیان لێداوە شتێکە سەر نووسرا وولڤرین لە مانجینەوە بڵاو دەکرێتەوە سەر پلەیستەیشن 5 بێمە سەر خەبەرێک لەسەر مارەتۆنی دەرهێنەری یاریەکە وازی لە بەنجی هێنا و بڕیاریشی داوە نەگەڕێتەوە کۆمپانیاکە تەنیا 4 مانگ لە دوای بڵاوبوونەوەی یاری مارەتۆن کە بەڕاستی مارەتۆن یاریەکەکەوە بەپێی قسەی خۆی بێ دەڵێ یاریەکەکەوا زۆر پێوەی ماندوو بووە زۆر بەڵام لە کاتی بڵاوبوونەوەی دەڵێ بەو شێوەیە نەبووە کە چاوەڕێمان دەکردوە تا ئەوەندە لاعیبەی نەبووە بەداخەوە مارەتۆن تاوەکو لە 5 بڵاوکرات و تاوەکو تەنیا 2.2 میلیۆن پلێری هەبووە نزیک بووە لە 2.2 میلیۆن پلێرەکەش لەسەر پیسی پلەیستەیشن 5 وەکەوە ئەو ژمارەی نییە سۆنی دەوێ بۆیە سۆنی لەوانەیە هەشتا کۆمپانیاکەی بەنجی بچووکتر بکاتەوە لە بەرەوەی بەپێی قسەی دەرهێنەری یاری مارەتۆن بێ سۆنی یاریەکە لەسەر سۆنی 50 میلیۆن دلار وەستاوە بەڵام باوەڕ ناکەمە پارێ بهێنێتەوە جا بێمە سەر دەرهێنەری فیلمە نوێیەکەی سپایدەرمان بران نیو دی کە بڕیار لە هەفتەی داهاتوو لە مەفتەی لە سینەماکان نمایش بکرێت من پێشەمە ئەسمە سینەمای هەولێر دەیبینم ئەگەر حەز دەکەن لەوێن دەروەرن های بکەین سڵای بکەین
جا دەرهێنەری ئەو فیلمە لەم هەفتەیە لە قسەیەکدا دەڵێ I'm not a gamer دەڵێ من گەیمەر نی but I've played the game. A lot of the people in our stunt department loved playing those video games, so they would do screen grabs of their play and bring it and say like, can we pull this move off. دەرهێنەری یاریەکە دەڵێ من گەیمەر نیم بەڵام بەشێکی زۆری ستافەکەی ئێمە ئەم یارییان کردەوە مەستی یاریەکەی سپایرمانی مارڤڵی سپایرمانی ئینسۆمنیاکە کە لەسەر پلەیستەیشن بەردەستە دەڵێ منیش ئەو یاریم گەیمەری بەڵام یاریم کردووە دەڵێ بەشێک لە ستافی ستانتەکانماوەتە ئەکتەر دەبڵەکان ئەوانەی کە حرەکەمەتیشتارەکان دەکەن ئەوانەی کە ڕۆڵ دەبنە سپایرمان بەڵام بۆ دیمەنامەتیشتارەکان دەڵێ یاری سپایرمانیان کردووە ئەوەی مارڤڵ و ئینسۆمنیاچی هەندێک دیمەنیان تاقی کردوێتەوە کلیپ تەسویریان کردووە کلیپەکەیان لەو هیناوم وتیان دەکرێت ئەم شتانە بکەین ئەو حرەکەی بکەین ئەوەش مەبەستی ئەوە پیشان دەکەوە یاریەکانی ئینسۆمنیاک بەتایبەتی مارڤڵ کاریگەری لەسەر فیلمەکانی شەیە کە هەرچەندە هەردوو ئەم فیلمەکە و هەم یاریەکان سۆنی دروستیان دەکەواتە یەک کۆمپانیایە لەسەر سەرەوە بەڵام هەر دڵخۆشم کەەوە یاریەکان کاریگەری لەسەر فیلمەکان دروست بکەن بێگومان هەرچەندە من بەخۆشم وتم یاریەک هەردوو یاری کۆڵ ئۆف دیوتی ناکڕم بەڵام یاریەکم کڕی بلاک ئۆپس نوێکەوە کڕی بەڕاستی نوێکە نا کۆنەکە بە نوێ کرێتەوە ئەوە گەیمەرێکی یەکجار زۆریش کڕی بەپێ راپۆرتێک بێ لەم هەفتەیە لە هەفتەی بڵاوبوونەوەی لە تۆپ دەی ژمارە یەک بووینە هەردوو یاری بلاک ئۆپسی یەک و بلاک ئۆپسی دوو کە پۆرتکراینە سەر پلەیستەیشن زۆرترین ژمارە گەیمەریان هەبووە لە هەفتەی ڕابردوو لەسەر پلەیستەیشن و دەڵێ ڕیکۆردی ئینگەیجمنتیان لەسەر پلەیستەیشن شکاندووە لە بەری ژمارەیەکی یەکجار زۆری گەیمەر هاتوونەتە سەر ئەم یاریە کۆنەی بلاک ئۆپس کە هاتووەتە سەر پلەیستەیشن 5 وزارێکی دیکە کە هیچ شتێکیان بۆ نەکرا من خۆم یاریەکە بەشێکم کرد بەڕاستی هیچ ئەپدێتێک نکراوەتەوە هەر هەمان یاریە تەنان ڕێزولوشن بەرز نکراوەتەوە وێنەکان کوڵاتیان هەروەکی خۆتی و فول پرایسشە بەڕاستیەکە پلەیستەیشن پلەس نەبێت تۆ دەبێت هەر یاری $40 بدەیت جگەلەوەی هەر DLC $20 شە ئەگە پلەس دەبێت تۆزێک داشکانێکی $20 هەیە بەڵام بەداخەوە زۆر خراپە بێمە لای هەواڵی یاریەکان و سەرتا بە فیفا ڕست پێ بکەین کە نرخی $150 یاری نوێیەکەی FC تاوەکو $150 نرخی بەرز بێتەوە هەرچەندە بە سێ ڤێرژن بەردەستە FC 27 $60 $100 و $150 کە پێ دەوتێت ئۆڵتیمەیت پلەس واتە ستانداردمان هەیە ئۆڵتیمەیتمان هەیە و ئۆڵتیمەیت پلەسمان هەیە کە زۆر شتێکی سەخیف و بێمعنایە بەڵام ئەگەر ئەوەندەی پێ بدەین چ وەردەگری ئێستا پێتان دەڵێم کە هیچ نییە بەڕاستی تەنیاشتی قۆڕ بمعنایە و ئەو کەسانێک کە حەز دەکەن یاریەکە بە دیسک بکڕم بەڵێ یاریەکە لە بۆ PS4 PS5 ئێکسبۆکس سیریز و ئێکسبۆکس 1 واتە لە بۆ جەنریشنی ڕابردوش بە شێوەی دیسک هە بەردەست دەبێت بە شێوەی ئۆنلاین بێگومان بەردەست دەبێت بەڵام لەسەری نووسراوە کە ئەو ماسپاتانی کە لە بۆ پلەیستەیشن 5 و ئێکسبۆکس سیریز هەیە هەر هەمووی نیات سە PS4 و ئێکسبۆکس 1 لەوانێ بزان بخۆتان بەڵام کلیان باپێ بە فەرمی گەڕاوەتەوە و لەسەر ڤێژنی ئۆڵتیمەیتەکەش دمچاوی وی تێدایە کە چوارەم یاریە لەسەر یەک دێتە سەر FC و ستاندارد دیشنەکەی هەتەنیا ئین باپێ باگراوندێک جوانی هەیە بەڕاستی کە the ground کۆنسێپتە هەندێکی دیکە باس دەکەم کامەچیە بەڵام ئۆڵتیمەت دیشنەکە و ئۆڵتیمەت پڵەسەکە زۆر شتێکی بێمعنەیە ئێستا ینی تووڕەم دەکە بەڕاستی فیفا یاخود FC EA هەموو ساڵ شتێکی وا قۆڕ دەکەم بەڵام شتە نوێیەکی کە زیادیان کردووە ساڵ پێی دەوترێت the ground یەکەم جیهانی کراوەی یاریێکی FCە لە بۆ زنجیرەکە زیاد بکرێن the grounds دەڵێ سوشل هەبێکە تۆ لەگەڵ یاریزانی دیکە بەناوام سوشل هەبەدا دەڕۆی دوکانی لێ شوێنی لێ کارکتەری دیکەی لێ وەروە ستۆریشی هەیە کە ئالێکساندەر دەگەڕێتەوە تۆ دەتوانین بەجوێوی بکەی هەندێک ئەرکت پێدەدا ئەوشتانە پێ دەڵێت چ بکەیت چ نەکەی و هەندێک ماسپاتی تێدا بێگومان کە تەنیا لە بۆ PS5 و ئێکسبۆکس سیریسە سویچ 2 PC واتە نات سە PS4 ئەوانە یعنی سەیرە دەستە سویچ 2 نات سە PS4 کە بەڕاستی سەیرە بەڵام دەتوانی بە ئەڤەتارەکەی خۆت کە یاری پێ دەکەی پلێر ئەڤەتارەکەت بە شێوەیەکی پڕۆ دەستکاری هەموو شتێکی بکەیت بەناو چەندی منتیقەوی جیاوازی یورۆپیان فوتبۆڵ بەناو چەندی منتیقی جیاوازی وەکو شارەکانی لەندەنە پاریسە مەدریدە بەناو یاریگاکانیان دەکەوی شوێنە بەناو بانکان دەکەوی ئەرچیفی لێە مۆزەخانەی لێە تەنانەت ڤۆلتە ستایل کۆنتنتی لێە کە پێشتری هەبوو بەڵام ئێستا بە شێویشی نوێ دەگەڕێتەوە شوێنێکی دیکەی لێ کە کۆلکتبل کارت سیستەمە کارتە بێمعنایەکانە توانین کۆی کێوە پێ دەوترێت the gallery ئالێکساندەر وەکو ستۆری یاخود کارێر مۆدەکەی پێشوو دەگەڕێتەوە دووبارە جگەلەوەش زۆر تەقلیدی NBA 2K دەستی کرایتەوە کەم دەگەڵ دەبێتش هەمان شتی کرد بەڵام ئەم ساڵ FCش کردی هیوادارم لۆ ماوەی 2 مانگێک
مانگێک دوو مانگەی ئەم یاریە گێمەران تۆزێک مەشغوڵ بکە لەبەر GTA بێ بەرگمان هەم پارێت بەلاش بەو یاریتەوە بێم شتێکیان زیاتر تەکنۆلۆژیاکی کە پێ دەوترێت پرۆجێکت ئەسیست کە مۆشن داتای ڕاستەقینیان لە یاریزانی ڕاستەقینە و لە یاری ڕاستەقینە وەرگرتووە میلیۆنان داتیان لێ وەرگرتووە لە بۆ هەر یاریەک لە بۆ هەر جوڵەیەک لە بۆ هەر تۆپێک کە پاسێک شتێک کرابێ ئەمەش بە مەبەستی باشترکردنی جوڵە یاریزانەکان دەڵێ ئینجینەکەمان زیاتر جاران ڕاستەقینەترە بابلا 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 وەکو گەیم پلەیش چەند شتێکم بینی کە تۆزێک ئۆکەی گوتم ئۆکەی منە داینامیک کۆرنەرمان هەیە کە جارە بە دوو هەنگا کۆڕنێت دێک کە بەڕاستی یەکێکە لەو کێشانێ من لە یاریەکانی FC فیفا ئەمە نازانم کۆڕنێ دەم کەلێری دەم گۆڵ بکەم جارە خۆشەنس دەیکەم بەڵام بەڕاستی نەمزانیوە تەکنیکی فێر بم بەڵام لەوانە لێرە تۆزێک ئاسانتر کرابێ کە دەڵێ باشترمان کردووە وەرە ترانسفەر مارکێتیان دەڵێ باشتر کردووە لە بۆ کەریەر مۆدی و کارێر مۆدیش بگومان دەڵێ داینامیکی ماچ کۆمنتریەکەمان باشتر کردووە تا معلقەکە باشتر قسەی دەکا ئەشتانە لەگەڵ هەندێک حرەکەی نوێ و جوڵەی نوێ و دەرێ 1-2 خێراترمان کردو و باشترمان کردو لۆ تایممان لە هەموو یاریەکان و باشتر کردو ئەشتانە مهم گەر عەزر لێیە $150 تقریبا هەفتەیەک زووتر توانی یاریەکە بکەین بە $100 هەفتەیەک زووتەکە لەگەڵ کۆمەڵێک شتی قۆڕ بمانای ناو ئۆڵتیمەت تیمت دەداتێ بەڵام $70 هیچ کێشەی نییە جا شتێکی پێچەوانە لەمە یاریێکمانە پێ دەوتێت درۆنکن FC یاری فوتبۆڵە بەڵام بە سەرخۆشی لەم هەفتەیە ترند بوو لە ستیمی یارێکی گوڤیە واتە یاریێکی کۆمیدیە یارێکی سیڵیە بمانایە بەڵام زۆ خۆش دیارە کاراکتەرەکان سەرخۆشن بە سەرخۆشی و دەجوڵێن شێوەیەکی کارتونیان هەیە دەبێت بەو جسمە و لاشەیە جوڵێ سەیرە خاوە سەرخۆشە گۆڵکەی کە زۆ کۆمیدیە نرخی یاریەکەش $70 و $69 و ئەوانیە بەڵکو $6.9 تەنیا $7 تەنیا لە سەستیمیش بەردەستە دەتوانی بیکێ بێمەسەر تڕۆیەرێکی نوێمان هەیە لە بۆی فیلمە نوێیەکی ریزدنیڤڵ کە بەڕاستی سێ شۆتی تێدا زۆر سەمجاکیش یەکەمیان ئەو دەمان ئەو شۆتگەنەی کە لە یاخود شێوەی دەمانچەکان ڕێک دەوانچەکانی ناو یاریەکانی ریزدنیڤڵە تەنانەت کردنەوەی چەکمەجە و دەرهێنانی گولە و چۆن دەڵێ حەبوو دەرمان شتێدا کە چۆن لە یاریەکان ریزدنیڤڵ هەیە لێرەشەیە و دیمەنێکیە کە تایپڕایتەرەکە تێداگە جا تایپڕایتەرەکە لە فیلمەکە نازان بۆچی بەکاردێ بەڵام لە یاریەکان نەزانین بۆ سەیف فایل و شتانەیە یاریەکە لەلایەن فیلمەکە لەلایەن زاک کڕێگر دەرهێنەری فیلمەکانی وەکو بارباریان و وێپنز کاردێنانی بۆ کراوە کە زۆر چاڕۆنی فیلمە بەڕاستی لە ینی چەند ساڵێکە چاڕوانی فیلمێکی نوێ ریزدنیڤڵ بەڵام تاوەکو ئێستا بە فەرمی شتێکمان نەبینیوە کە زۆر ڕاقی بێ شتەکان باش بووینیان پێشتری فیلمەکان ڕزم خراپ نەبووینە بەڵام ئەمەیان زۆر نازدارە و فیلمەکە بڕیاریشە لە 18 مانجینۆ لەسەر تا لە سینەماکان جیهان بڵاو بکردەوە بگومان ڕۆژێکم دەچمە سینەما دەیبینم بێمە سەر یوبیسۆفت چەند قسەیەکی کورتی کردووە دەڵێ لەوانەیە لە مانجی هەشت نەک لەوانەیە لە مانجی هەشت هەندێک شتمان دەبێت لەسەر گۆز ڕیکۆن یا ئەو شتێک کە دەمان بێ لەوانەیە پێشبینیەکان وانەوە تقریبان ئاماژەیەکیان کردووە کە گۆز ڕیکۆن وایلدلانز بەناوبانگترین یاری گۆز ڕیکۆنە تاوەکەستا بڵکردم من خۆم زۆر عاشقی و یاریەمە سەدان کاژمە نای بەسەر بردووە لەوانێت دیفنتیڤ ئیدیشنی بێ ئەپدیتیشنی لە بۆ بێ یاریەکە بکرێتە 6 فریم وەشتانە بەڵام هیوادارم نرخی $70 نەبێ $50 بێ ئەو کەسانی یاریەکەشان نەبێت تکایە یوبیسۆفت تەنیا $10 دەدەین بۆ ئەپگرێت بێتەوە نەگەیارەکە بە تەواوەتی بکڕینەوە چکە دیفنت بەدیشنەوە تا ریمێک نەکرێتەوە لەوانەیە بکەن 4K 6 فریم و لەوانەش هەندێک شتی نوێژ زیاد بکەن جگەلەوەش لەوانەش هەندێک شتی نوێژ لە گۆز ڕیکۆن ببینین لەوانەیە یاریی نوێژ کرا بکەن لە مانجی هەشت هەندێک زانیاریمان لەسەر گۆز ڕیکۆن دەست دەکەوێت بێمە سەر فیلمەکەی کۆڵ ئۆف دیوتی بە فەرمی لەم هەفتەیە بە فەرمی ڕاگەنرەکەی فیلمەکەی کۆڵ ئۆف دیوتی کە بڕیارە لە 2028 پێم وابی بڵاو بکرێتەوە بڵێ مانجی 30/6/2028 بە فەرمی ڕاگەنرە کە ئەم فیلمە لەسەر جیهانی مۆدرن وارفێر دەبێت واتە باسی بلاک ئۆپس و کۆنون و هەفتاوەشتانە ناکەن بەڵکو سەردەمی ئێستاە و لە زنجیرەی مۆدرن وارفێرە کە دەرهێنەری فیلمەکە بە ناوی پیتەر بەرگە بە فەرمی ڕایگەیان لە شاری نیویۆرک لە فانتاستیک فێس بووە فستیڤالێکی هاواداران شتانە بە فیلم ڕایگەیان کە بەڵێ فیلمەکەی کاری دەسە دەکەن لە سەردەمی مۆدرن وارفێرە کە نازانم فیلمێکی کۆڵ ئۆف دیوتی چی لە بۆ دەکەن یعنی تا چەند دەتوانن سەرکەوتوو بنتیدا لە بەرەوەی فیلمەکە یاریەکانی کۆڵ ئۆف دیوتی خۆیان ستۆریەکانی یاری باشەکان دەڵێن زۆر سینەماتیکن
مەسەڵەن یاری نوێیەکە دەزانین کە لەسەر زەنجی کۆریای باکوور و باشوورە و پێشترێش مەجموعە فەرمان هەبوو لە زەنجی تاڵیبان و ئەفغانستان نۆشتانە بزانین چتەبی هیوادارم لە ئاست چاوەڕوانەکانی گەیمەران بی جاوەی باسم کرد ئێکسبۆکس هێشتا خۆی یەکلای نەکردوتەوە کە یاریەکانی لەسەر پلەیستەیشن 5 لەداهات بڵاو دەکاتەوە یاخود نا و بەتێزدا لە ماوەی 20 ساڵی داهاتوو چەند یاریێکی ئاشرا کردنەوەیان هەندێکی تاوەکو 20 ساڵ دیکەش نەبینین بەڕاستی زۆر دوور درێژە ئەوەی کە ئاشرایان کردووە و لە مەفتەیە بێگومان دەتوانانی یاری FC پری ئۆردەر بکەین و جگەلەوەش یاریێکی کۆمیدیشمان هەیە کە FC کۆمیدیە بە سەرخۆشی دەتوانانی یاری تۆ پێ بکەین جگەلەوەش زۆر بابەتی جیاوازم باس کرد هیوادارم بەرنامەکەتان بەدڵ بی ئەگە بەدڵتە دوگمێن لایک سبسکرایب لەبیر مەکەم تا ئەڵقەی داهاتوو بەخێر تاسپێرم خودتان لەگەڵ